هەموو ساڵێک لە 28 تەمموز لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان ڕێز لەو ڕۆژە دەنێت کە لە خۆپیشاندانی ساڵی 2008 دژی مادەی 24 هاوڵاتیانی کوردی شارەکە ڕژانە سەر شەقام و بەهۆی تەقینەوەیکی خۆکوژیەوە 9 مامۆستا شەهید بوون و زیاتر لە 100 مامۆستای تر لەناو خۆپیشاندەران بریندار بوون. سەرۆکی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان دوای 10 ساڵ بە سەرە و کارە ساتەدا دەڵێت بەداخەوە دەبوو حکومەتی هەرێمی کوردستان ڕێز لە خوێن و قوربانیدانی مامۆستایانی خوێندنی کوردی گرتبا. ئەندامێکی سکرتارێتی یەکێتی مامۆستایان ململانی حزبی نێوان هەردوو حزبی دەسەڵات لە شارەکە بە هۆکاری سەرەکی پشتگوێخستنی داواکاری مامۆستایان لەو ناوچانە دەزانێت. ئەبینین لە ماوەی ئەم چەند ساڵەوە 10 ساڵ ئەمڕۆ ئێمە ساڵیادی دێمین ساڵەی ئەو بۆنە تاڵ و پڕ شەرمەزاریە بۆ دژمنان و پڕ سەروەریە بۆ مامۆستایان ئەەکەینەوە. ئەبینین حکومەتی هەرێمی کوردستان زۆر کەم تەرخەم بووە لە ئاست مامۆستایان و لە ئاست کەرکووچیەکان بەگشتی. دیارێمە وەکو مامۆستا باسی پرۆسی پەروەردەکەین کە دەبوو حکومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر جدی بنایە بۆ چارەسەرکردنی کێشەی ئەگەر هەمی مامۆستانیش نەبووە ئەوە ئیسtisنایەکی بدایە بە کەرکووک بەدەر بووە لەبەرەوەی کەرکووچیەکان چۆنەڵێ لە بەردەم تەحەدایەکی زۆر گەورە بوون لە ڕابردوو لە ئەمڕۆژدا. ڕوخی مامۆستایان ساڵ بە ساڵ بە تایبەتی دوای 11 ساڵ بەسەر کارەساتی 28 حوتی تەمموزی 2007 کە کۆمەڵی مامۆستا شەهید و بە سەدان بریندار بەرامبەر مادەیە کە لە بەغاوە دەرچوو بوو مامۆستایانی خوێندنی کوردی بوونە قوربانی یەکەم، بەڵام بەداخەوە ساڵ بە ساڵ سیر ئەەکەین ئەو داواکاریانەی مامۆستایان لە گۆڕ ئەندرێن و بەهۆی ململانی حزبی بە تایبەتی نێوان ئەو دوو حزبی دەسەڵاتەوە داواکاریەکانمان لە گۆڕێن کە سادەترین داواکاری کە بمانگەڕێنەوە کەرکووک و ببینەوە خەڵکی شاری کەرکووک و موچەکانمان لەسەر کەرکووک بێت بێزگە دەیان داواکاری تریش کە لە هەموو ئیمتیازەکان بێبەش بووینە. تاکو ئێستا بریندارەکان هەیە ساچمە لە لسمێتیە تا ئێستا دەرنەکراوە هەیە چاوی لە دەستداوە بە دەیانی تر گەیشتە ئەوەی کە بەڕاستی خاک و نیشتیمان بفرۆشرێت و خەڵکی شارەکەش و مامۆستایانش بکرێتە قوربانی. لە 28 تەمموزی ساڵی 2008 دژی مادەی 24 کە تایبەت بوو بە دابەشکردنی دەسەڵاتەکان لە کەرکووک، حەزبە کوردستانیەکان و هاوڵاتیان و مامۆستایان و چین و توێژە جیاوازەکان ڕژانە سەر شەقام و داوای هەڵوەشانەوەی ئەو مادەیەیان کرد، بەڵام بەهۆی تەقینەوەیەکی خۆکوژی لەناو خۆپیشاندەران کە مامۆستایانی کردە ئامانج بە دەیان مامۆستا شەهید و بریندار بوون. بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک دەڵێت دوای 10 ساڵ لە قوربانیدانی مامۆستایان و هاوڵاتیانی کورد ئێستا گەڕاوینەتەوە خاڵی سفر کە کورد نەدەبوو سیاسەتی هەڵەی بکردایە. دۆخی کەرکووکی بە ئەمڕۆ گەیاندووە. کورد ئەوەی کە ڕاست زیاتر کە کورد پێویست بیکە پێویستی ناکرد ئەو سیاست هەڵەی بکردایە کە ئەنجامیدا ئەبووە بیانوویەک کە بۆ ئەوەی کە حکومەتی عێراقی و دەوڵەتی اقلیمیەکان و دەوڵەتە هێزەکان کە هەموو سیاست ڕەگەسپەرسەکانە دژی کورد بەکاربێنن، بەڵام ئێمە هەر میلەتین هەر خەڵکی شاریکەکەین ئێمە نەتەوەیکی بنەڕەتی لە شاری کەرکووکە زۆرینەی شارەکەین مافی خۆمان لە شارەکە بژێن. سەرباری قوربانیدان و تێکۆشانی پێشمەرگە و مامۆستایان و چین و توێژە جیاوازەکانی شارەکە بۆ سەلماندنی کوردستانێتی کەرکووک و پاراستنی خاکەکەی، بەڵام بەهۆی سیاسەتی هەڵەی هەردوو حزبی دەسەڵات لە ماوەی 24 کاتژمێردا لە 151 خاکی کوردستان و ناوچە جێ ناکۆکەکانیان لەدەستدا و خوێنی سەدان شەهید و برینداریان بەفیڕۆدا. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.